ڕێزوسلااو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مەراسمی نەورۆز لە چەند شار و گوندی کوردستان. کۆبوونەوەی بنەماڵەی سینا ڕۆستەمپور لەسەر گڵکۆی ناوبراو لە شاری بانە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەریوان. ئازادی لەیلا پاشایی و باران سەعادی لە گرتوخانەی سنا. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر چالاکانی ژینگەیی لە دیاربەکر. ڕێپێوانی ناڕەزایەتی خەڵکی شەنگاڵ لە سەڵسوکەوتی ئەرتەشی عێراق. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی مسی خاتوناباد لە کرمان و دەور و نەخشی خوێندکارانی چەپگەرا لە خۆپێشاندانەکانی تورکیا. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند شار و گوندی کوردستان. ڕۆژی سێشەممە 5 خاکەلەوەی 1404 هەتاوی هەزاران ژن و پیاوی ئازادیخواز لە شارەکانی سنا، مەریوان، شابات، ئیلام، دێولان و بۆکان ئاگری نەورۆزیان داگیرساند و بە دەوریدا ئاهەنگیان گێڕا. بە پێ وێنانەی کە بەدەستمان گەشتووە ژنان و پیاوان بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی بەشداری ڕێوڕسمەکانی نەورۆز لە گوندی سلێنی مەریوان، سەڵوات ئاوای سنا، شارستانی شابات، ئاوایی تەلواری سەر بە شاری دێولان، ناوچەی ئاسمان ئاوای ئیلام و گوندی گردی قەبران لە بۆکان و وێڕایی نیشاندانی یەکڕێزی و یەکگرتووی خۆیان ئاهەنگی شایی و خۆشیان گەڕاو. شانی باسە کە لە گوندی بێورانی سەردەشت سەرکوتگەرانی ڕژیم ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز گرتووە، بەڵام خەڵکی ناوچەکە کۆڵیان نەداوە و بە داگیرسانی ئاگر ڕێوڕسمێکی بچووکیان بەڕێوە برد. کۆبوونەوەی بنەماڵەی سینا ڕۆستەمپور لەسەر گڵکۆی ناوبراو لە شاری بانە. ڕۆژی سێشەممە 5 خاکەلێوە بنەماڵەی سینا ڕۆستەمپور کۆڵبەری گیانبەخت کردو بە تەقەی سەرکوتگەرانی ڕژیم لەسەر گڵکۆیدا کۆبوونەوە و خوازیاری مەحاکمەی تاوانباران بوون. باوکی سینا ڕۆستەمپور لەسەر مەزاری کوڕەکەی ڕەخنەی توندی لە دەستگا ئەمنیەتیەکان گرت و وێڕای ئاماژەدان بە منداڵە تەمەن 20 ڕۆژەکەی سینا ڕایگەیاند: ئێوە بۆ غەزە دەگرین، ئەی ئەمە غەزە نییە؟ تاوانی کوڕەکەم چی بوو کوشتان؟ جێگەی ئاماژەیە کە سینا ڕۆستەمپور تەمەن 24 ساڵ و خەڵکی گوندی هەوارە خۆڵی سەر بە شاری بانە چەند ڕۆژ لەمەوبەر بە تەقەی هێزە سنووریەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بڵاوکردنی خۆراک لەلایەن بنەماڵەی دادخوازی کوبرا شێخە بەسەر خەڵکی هەژاری مەهاباد. بە پێی زانیاریەکان منداڵەکانی کوبرا شێخە گیانبەختکردووی شۆڕشی ژینە لە شاری مەهاباد لە هەڵمەتێکدا بۆ ڕێزگرتن لە یادی دایکیان 90 میلیۆن تمەن خۆراکیان بەسەر بنەماڵە هەژارەکانی ئەو شارەدا بڵاو کردێتەوە. منداڵانی کوبرا شێخە ڕایانگەیاندووە کە بۆ زیندوو ڕاگرتنی یاد و بیرەوەریەکانی دایکیان ئەو چالاکیان ئەنجامداوە و بەو شێوەیە پابەندی خۆیان بە ئامانجەکانی دایکیان نیشانداوە. جێگەی ئاماژەیە کە کوبرا شێخە تەمەن 59 ساڵ ڕۆژی 5 خەزەڵوەری ساڵی 1401 تاوی لە مەراسمی ناشتنی تەرمی ئیسماعیل مەولودی بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەریوان. لە درێژەی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە پارێزگای کوردستان ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوە شارۆمەندێکی خەڵکی مەریوان بە ناوی کەیوان مینووی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی شاری مەریوان بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردە سەر ماڵی کەیوان مینووی و وێڕای پشکنینی ماڵەکە دەستیان بەسەر کەلوپەلی ناوبراودا گرتووە و ئەو شارۆمەندیان بە توند و تویژیەوە بەش بۆ شوێنێکی نادار گواستوێتەوە. راپۆرتێک لەسەر گیانبەختکردنی بەندکراوێک لە زیندانی ورمێ. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی کامران کازمی تەمەن 38 ساڵ لە ژێرە شکنجەی مامورانی زیندانی ورمێ گیانی بەخت کردووە. کامران کازمی کۆتاییەکانی مانگی بەفرانباری ساڵی 1403 بە تۆمەتی دزیکردن لە ماڵی پەیمان خانزادە سەرۆکی زیندانی ورمێ دەست بەسەر و بۆ ئیدارەی ئاگاهی ڕاگوێزرا. پاش چەند ڕۆژە شکنجەی سەخت کامران کازمی بۆ بەندی قەرەنتینەی زیندانی ورمێ گوازراوەتەوە و بە دوای 1 هەفتەدا بۆ جارێکی دیکە ڕەوانەی گرتوخانەی ئیدارەی ئاگاهی کراوە. مامورانی ڕژیم پاش چەند ڕۆژ پەیوەندیان بە بنەماڵەی کامرانەوە گرتووە و ڕایانگەیاندووە کە کوڕەکەتان
لە زینداندا خۆکوژی کردووە. لە حاڵێکدا چەند کەس لە بەندکراوانی زیندانی ورمێ بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤیان ڕاگەیاندووە کە کامران لەژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کردو. ئازادی لەیلا پاشایی و باران ساعیدی لە گرتوخانەی سنە. ڕۆژی سێشەممە 5 خاکەلێوە لەیلا پاشایی و باران ساعیدی دوو چالاکی مافی ژنی خەڵکی سنە پاش 15 ڕۆژ بەندکران بە دانانی وەسیقە و بە شێوەی کاتی لە گرتوخانەی تڵاعاتیە و شارە ئازاد کراون. ڕۆژی 20 ڕەشەمەی ساڵی 1403 هەتاوی باران ساعیدی، لەیلا پاشایی، سۆما محەممەد ڕەزایی و سۆهەیلا مەتاعی بە بیانووی بەشداری لە ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژن لە شاری سنە دەست بەسەرکران. سۆما محەممەد ڕەزایی و سۆهەیلا مەتاعی لە ڕۆژانی ڕابردوودا بە دانانی وەسیقە ئازاد کرابوون و ڕۆژی سێشەمە باران ساعیدی و لەیلا پاشایش بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی لە گرتوخانەی تڵاعاتی سنە ئازاد کراون. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر چالاکانی ژینگەی لە دیاربەکر. ڕۆژی سێشەممە 5 خاکەلێوە چالاکانی ژینگەی دیاربەکر لە باکووری کوردستان و دانیشتوانی شاری چنار دژ بە بڕینەوەی دارستانەکان لەلایەن دەوڵەتەوە خۆپێشاندانیان کردووە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردوەتە سەریان و لە بینیاندا تێکەڵچوون ڕوویداوە. بەپێی راپۆرتی مێزۆپۆتامیا بەکرێ گیراوانی دەوڵەتی تورکیا بە مەبەستی لێدانی معدەنێکی زیخ و لم دەیانداری ناوچەی چناریان بڕیوەتەوە. لە ناوبردنی ژینگەی ئەو شارە کاردانەوەی ژینگە دۆستان و دانیشتوانی شارەکەی بە دوای خۆی داهێناوە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردوتە سەر کۆبوونەوەی خەڵکو و وێڕای زەوتکردنی مۆبایلی خۆپێشاندەران تەقەیان بەسەریاندا کردو. ڕێپێوانی ناڕەزایەتی خەڵکی شەنگال لە ئاس هەڵسوکەوتی ئەرتەشی عێراق. ڕۆژی سێشەمە دانیشتوانی شاری شەنگال لە هەرێمی کوردستان دژ بە هەڵسوکەوتی وەحشیانەی ئەرتەشی عێراق خۆپێشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتەشی عێراق هێرشی کردووە سەرهێزەکانی پاراستنی شەنگال و تێکەڵچوون لە نێوان چەکدارانی هەردوو لا ڕوویداوە. بە دوای 2 سەعات شەڕ و پێکدادان چەند کەس لە هێزەکانی ئەرتەشی عێراق بریندار بوون و هێزێکی زۆر بە چەکی قورس ڕەوانەی شەنگال کرا. لە 3 ڕۆژی ڕابردوودا چەند شارۆمەندی شەنگال لەلایەن پۆلیسی عێراقەوە دەست بەسەر کراون و ڕۆژی سێشەممە بەناماڵەی دەست بەسەرکراوان و خەڵکی ئەو شارە لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت و ئازادی ئازیزانیان بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی مسی خاتوناباد لە کرمان. ڕۆژی سێشەمە کرێکارانی شاغڵ لە معدەنی مسی خاتونابادی شەهر بابەک لە ئەوستانی کرمان لە ئازنەدانی حەقدەست ناڕەزایەتیان دەربڕیوە. بەوتەی کرێکارای ناڕازی خاوەنکار هێشتا حەقدەستی مانگەکانی ڕێبەندان و ڕۆشەمەی پارەکەی پەرداخت نەکردووە و لە دۆخێکی سەختدا دەژی. کرێکاران بە کۆبوونەوە لە بەردەم معدەن خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ بوون. هەروەها ناڕازیان ڕایانگەاندووە کە خاوەنکار لەگەڵ بنەماڵەکەیدا لە ئەمریکا دەژین و هیچ بایەخێک بە ژیان و معیشەتی کرێکاران نادێت. کۆبوونەوەی بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە ئێدام لە بەردەم زیندانی ئەڤین. بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی مەحکوم بە ئێدام ڕۆژی سێشەممە لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە بوون. بە پێی ویددیوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام وێنەی ڕۆڵەکانیان بەدەستەوە گرتووە و بە وتنەوەی درۆشت خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. ناڕازیان داوایان لە خەڵکی ئێران کردووە بۆ ڕاگررتنی سزای سێدارە یارمەتیان بدەن و لە کۆبوونەوەکانیاندا بەشدار بن. 61مین هەفتەی کارزاری نابۆ سێدارە لە ئێران. 5 خاکەلێوە ڕۆژی سێشەممە بەندکراوانی 38 بەندیخانەی ئێران بۆ 61مین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارەمانیان لە خواردن کرد. بەشداربووانی ئەو کەمپەینە لە بەیاننامەیەکدا ڕایانگەاندووە کە دەستگای قەزای ڕژیم لە ساڵی 1403دا 1150 بەندکراوی لە سێدارەدا. لەو ڕێژەیەدا 135 بەندکراو بەلوچ، 104 بەندکراو کورد و 5 بەندکراو سیاسی و عەقیدەتی بوون و 8 کەس لە پێشچاوی خەڵکدا لە سێدارە دراون. برینداربوونی 15 کرێکار لە دوو ڕووداوی جیاجیادا لە مازەندەران و خوزستان. ڕۆژەی سێشەممە 5 خاکەلێوەی 1404 هەتاوی لە دوو ڕووداوی جیاجیادا لە شارستانەکانی گەلوگای مازەندەران و شۆش لە خوزستان 15 کرێکار لەوانە 7 ژن بریندار بوون.
بەپێ راپۆرتەکان بەهۆی تەقینەوەی مەغزەنی هەڵم لە کوشتارگەیەکی ئاژەڵان لە شارستانی گەلوگای مازەندەران 6 کرێکار بریندار بوون و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. لەلایەکی دیکەوە 9 کرێکاری کەشاوەرزی لەوانە 7 ژن بەهۆی وەرگەڕانی سرویسی گواستنەوە لە جادەی شوش بە سەختی بریندار بوون. بەرزبوونەوەی نرخی دۆلار بۆ 103,000 تن. لە یەکەمین ڕۆژی کاری ساڵی 1440 نرخی هەر دۆلاری ئەمریکی سنووری 103,000 تمەنی تێپەڕاند و بەهای شتومەک بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ نرخی دۆلار لە یەکەمین ڕۆژی دەستپێکی بازار لە ساڵی 1440 5% هەڵکشاوە و هەر دۆلاری ئەمریکی بە 103,000 تمەن مامەڵەی پێوەکراوە. هەروەها نرخی هەر یۆرۆ گەیشتوتە 112,000 تمەن و هەردراوێکی زێر لە بازاڕی ئازاددا سنووری 97 ملیۆن تمەنی تێپەڕاند. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەور و نەخشی خوێندکارانی چەپگەرا لە خۆپێشاندانەکانی تورکیا. ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسا ڕۆژی سێشەممە 5 خاکەلێوە لە راپۆرتێکدا ڕایگەیاند خۆپێشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی تورکیا بەدەست پێشخەری خوێندکارانی چەپگەرا ئەنجامدراوە. بە پێی ئەو راپۆرتە ژمارەیەک خوێندکاری چەپگەرا ڕێکخەری سەرەکی و ناڕەزایەتیانە لە چەندین پارێزگای تورکیا بوون و دروشمیان بە گرانی بێکاری و هەڵاوسان نەبوونی ئازادی ڕادەربڕین و دیکتاتۆری ئەردۆغان بەرز کردوێتەوە. خوێندکارانی ناڕازی لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا تەنیا دەسەڵاتی گەندەڵی ئەردۆغانیان بینیوە و بەدەست ئەو سیستمە ناکارامەوە وەزاڵە هات. ڕۆژی سێشەمە لە شاری ئەنکارا 30 خوێندکار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون و لە چەند ڕۆژی ڕابردووشدا زیاتر لە 1133 خۆپێشاندەر زیندانی کراون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.